واللهی بەباشی نازانم تاکید نیم لێ ناوەڵ ئاگدار نیم لەبەرەوەی کورد ئاگداری مێژوو خۆی نییە لە نەورۆزە یعنی بەس لە نەورۆزە یادیجلی کورد دەکرێتوانێ نەورۆزیش تایبەتە بە هەم یعنی نەک ڕۆژێک بەڵکو هەموو ڕۆژەکان بۆی پێویستە ینی هەموو خەڵک نەورۆز بە خەڵک بناسێنی بزانین کە ئێمە کوردۆک و میلەتێکین یعنی نەتەوەیەکین هەینەوە بێ خەڵک بماناسێ کورد ڕۆژمێری خۆی هەیە کولتوری خۆی هەیە تایبەتمەندی خۆمان هەیە و ئێستا کورد ینی ئاگایە لە بێ ئاگایە لە هەموو شتێک یعنی ئەوانەی کە بۆنەیەک ئاهەنگێکە تایبەتە بە سەری ساڵی کوردی یاخود تایبەتە بە کوردە هەموو شتانە بێ ئاگایە ڕۆژمێری کوردی پەراوێز کراوە لە کاری دام و دەستگاکانە بەکاری نایەنین بەس ینی ئەگەر لە کاتی بۆنەکانە ئەگەر بەکاری بێنین ئەویش هەموو کاتێک لە بیری کوردانیە شتەکە بۆتە شێوەیەک کاتێک ئەگەر ئێمە لەبارەی بڵم هەر کەروپەرێکی ئاسایی ڕۆژانی ئاسایی ژیان ئەگەر سێر بکەین مۆبایلەکانمان بەکارهێنین ڕۆژمێرەکان هەمووی زاینین سەری تیڤەکان ڕۆژمێرەکان هەمووی زاینین تەنانەت خۆمان وامان لێ هاتووە بەروارەکانی ژیانی خۆشمان هەموو بەزاینیە نووسین ئەو عادەتەن ئەو شتانی کە زیاتر لەبەر چاون ئەوە زیاتر لە هیچ ڕاست نەبێت وایە ئێمەش ئەو ڕۆژمێرانی کە لەبەر چاومان بە بەردەوامی زاینیەکانن هەم لە تیڤی هەم لە ئامێرە ئەلکترۆنیەکان هەم لە ڕۆژانەی خۆمان نووسین کاتێ مناڵە لەدایکە بێت خۆ بەتەمەنی زاینی بۆیە نووسن و بە کوردی بۆی نانووسن بۆیە ئەو شتانی کە زیاتر لەبەر چاون هەر لە مناڵیەوە لەگەڵ ئەم جۆرە بەروارەیە ئێمە ڕاهاتووین ئەکەوێتە سەر دەسەڵات و تاکەکانینە و ئەم کۆمەلگایە تا چەنە گرنگی بە ڕۆژمێرە کوردیەکانیان ئێستا من وەکو خۆم دڵنیا نەبووم ئایا ساڵک 22 بۆ 23 یان 21 بۆ 22 بەجددی تاکید نەبووم بۆ چکە ئەوەنە عنی لە بەرچاوم نەبوو ئەوەنە نەمبینیوە یعنی بە ئامۆستایەکی وانە کە ئەچێتە پۆلەوە بۆ من ئەمڕۆ 21 سی 2022 خۆ ئەو نانووسێ ئەو کاتێکە بڵێن کاتێکە ئەینووسێ بۆ قوتابیەکانی ئیتر لە یەکی سەرەتاییەوە کۆتایی خوێندن کاتێ ئەچێتە پۆلەوە ئەو ئەنووسێ 21 سی 2022 مامۆساکە نانووسێ 2621 یان 22 یان 23 زاینی بۆیە هەل لە مناڵیەوە من کاتێکە خۆم مناڵ بووم کاتێ ئەوم بڵێن لە هیزرا ماوەتەوە هەروە ڕاهاتم و واش گەورە بووم بنچینەی هەموو نیشتیمانێک هەموو نەتەوەیەک هەموو گەلێک مێژۆکەیەتی سەرەتا ئەمە پێویستە لە مناڵەکانەوە بە بۆچوونی من پێویستە ئێمە لە ناڵەکانەوە دەست پێ بکەین سەرەتا پێویستە مامۆسایانی سەرەتایی پاشان داناوەندی پاشان ئامادەی چی بکەن هەڵبسن بە چۆن بەرچاوڕوونیکردن لە بەردەم مناڵەکانە لە سەرەتاوە لە مناڵەکان یعنی کە ئەڵێ مناڵ واتەیەکی سەرەتایی بۆ شەشی سەرەتایی ئەم مەسافەیە زۆر گرینگە بۆ مناڵ لەم مودەی تەمەنەیە ئەم مناڵە فێرکە با بەروارە کوردیەکان فێر بێ یعنی بەجددی کەم مناڵ هەیە لەو تەمەنایە فێری ڕۆژمێرە کوردیەکان بێت مانگە کوردیەکان فێر بێت ساڵی کوردی فێر بێ قەیچەکە مامۆستا کاتی ئەچێتە بناو پۆلەوە با لە جێگایەوەی بنووسە 2022 بنووسێ 2621 22 23 ئەنی ساڵە کوردیەکان بنووسێت بەڵێ ئەم ساڵی 2622 کوردیە ئاگادار نەبوونی خەڵک لە ساڵنامەی کوردی یەکەم ئەگەڕێتەوە بۆ هۆی ئەوەی کە خەڵک ئاگادار نییە لە مێژووی کوردی خۆی وەلانی مێژووی بەلاوناوە ئەمەش هۆکارێکی سەرەکیە بۆ ئەوەی کە زۆربەی خەڵکی کە ئێستا لێرە ئامادەن ئەمەی لێرە ئامادەیە پێی بڵێ ئەم ساڵ بێبەچی ساڵێک نازانێت شارەزایی نییە ئەمەش هۆکاری ئەوەیە کە ئێمە مێژومان مۆلاناوە و باشترین ڕێگا بۆ چارەسەرکردنی ئەوە دەسەڵاتی چوارەم لە هەر وڵاتێکا بەشی میدیا و ڕاگەیاندنە ئەتوانی هاوکاری خەڵک بکە یادکردنەوەی مێژوو لە ڕێگای راپۆرتۆ بێ یاخود لە ڕێگای هەر بەرنامەیە کۆبێ کە یارمەتی ئەدا مێژویان بیر بکەوێتەوە دەسەڵاتی وە میدیاکان و هەروەها شوێنە گشتیەکان بەکارهێنانەوەیان یاخود لە کەرتی تایبەتە یاخود کەرتە گشتیەکان ئەمانە بەکار بهێنرێتەوە دووبارە زیینۆکردنەوەیەتی زۆر باشترێکە.